جماعة أورو لا حديقي ماركاك بلندي ونيا إن شاء الله فتاري دكينو برا دكين لبو دبي إيفنتي ناساني زنزيري ردمينو دوازده أوش كاك بسامة أبرا كاك بلنديش شو تجوري دعوت كاك بلندي نورو رزو كزان ماني لبو لقل مامي طبعا لما طارد آخر بوين سيستم عقبات كردبو لما حفي يوتيوبر بوين نادي جبت سنة جوري وتان طارد بي رحلة كانت تأزل بتو لبو السبيني لقى فلايت بيقصي كان طبعا دست خوش لك أكثر دار كي آيتين دخين بس تشارش تزيد لبو مكر كنت هيدا سيستم لبو كردينو وتاني ما السفر كي بس الكوتو ينزل إن شاء الله بكش بخواي سبيل إيفنتي شاومي شهر دبي راجعني زنجيري ردمينو دوازده تام بينين ليه إيفنت كشتان لبود دوازين أو فيديو إشجان شتان لبود درس دكي. جماعة سلطان البلاد كادم شو لحظة تقريبا كل استان فوزش كلامين دبي فلوق كمان دادا بزي تقل ما من سات بساتي بشتك ما بزي أول شيء تمام. استاجيشتنا نوم تارجو بساعة وعزة وصل لك إن شاء الله. كاغو سامي خير وسلامة راجو السلامة وين زور جوان درس تشي جوان درس دكينو تقل ما منه إن شاء الله. هم ماليري بس كاغو سامي دبي كاغو سامي غيابة خير وسلامة جيشنا. شتى خوشتري طبعا كاغو عزيز بدرينيا بس الريال ترمو ريال سيجو ولا بيرشا بس فيديو فيديو والله ما كذا فينيش كم يا أخي خاموش أو ركا ما دوجا ما بردو عادية شي بردو أيش لما تاريا أبيت كا كاكي ريال أما لقى سنتي ما تاك يلا برادران کاژمێر یەک و نیوی شەو بە کاتی دوبەی لەگەڵ کاک بڵند پاژمانجبوونێکی زۆر گەیشتە ساعت یەک و نیو نییە بەسەوە ڤیدیۆکە تاخیر کردە دەوێت تاویز کاتەوە وڵای دەشبیت یەک و نیوە ساڵە دەکەم پاژمانجبوونێکی زۆر پاش هیلاشێکی زۆر گەیشتنە ئۆتێل پاژەوەی دوو گەمەوە بردەوە یەکەشیان لە بەرشلۆنەی یەکەش لە فڕۆکخانەی هەولێر شەڕێکمان کرد بمانەوە تۆزێک دەحەسەینەوە بە پەرۆشەوە ڕۆژ ببێتەوە بۆ ئەوەی سەردانی ئیڤێنتەکەی شامی بکەین لێ بزانین چ باسە و هەمومان بە پەرۆشەوە چاوەڕێی ئیڤێنتەکە دەکەین دەگەڕێنە وڵاتە. طبعا پاژۆ ماندیبوونە پێویستی بە ئیسراحەتێکی باشەیە پشوێکی باش لەگەڵمان بن هاچی بزانین چ لەگەڵمانە ژوورەکە ڕقم چەندە؟ 112 ما سوردەرە ڕکلامی لە بۆی دەکەین ئەو فندقەی بەز وەڵای تایبەتە واو دارە يس ليدا NFC تێدە لەسەیرە ئەوە سکیورتی ها کاک بڵند مەسوور ژوورەکە فەرقی هەیە هەوازت دەزانێت پێویستی بە ئیسراحەتێکی تایبەتە لاشی دەدۆ مەسوور لێرە ژوورتی وچیە نا کانتۆڕیان دایت ستێ ما ئیسراحەت کەین
واز دەبینە جای کارتەکەت ناڵە دەی تەماشاکەن جەماعەت تەرتیباتی منسوور بەلەکۆ نیشتێرە تەماشاکەن منسوور یەک دەقە ئەو لێرەش دەرکە هەیە لەو لێیاش دەرکە هەیە لەبوونەوە هۆی بۆ 4:20 دەقەیە ئەو تەرتیباتەمان با موبایلە دەنگی بانک نایەت لێرە درستە هەر ئەو تەرتیباتەمان بان کردیە پاشیوە دەخۆین بەس بەداخەو کەوچکمان نەبوو بە کەوچکی قاوەی قاوەیەوە هیچی زەلاتە هەموو لێرە ئەوش کاک سەردار کاگەڵان ڕێزمان هەیە بۆ هەردووکی کامێرە پشت و پێشکەش پێێستا ئەوە ڕۆژی دووەمە ئیشەڵەوە دەچینە بازاری مارات دەچینە بازاری دوایش دێینەوە تەماشای ئیڤێنتەکەی کرد لەگەڵ کاژمێر سێ دەچینە بەس باشتر لەگەڵ مەسوور دەکشە لەگەڵ سلاوی خوای گەورەتان لێبێ ئێستا تقریبان کاژمێر 3 و 15 خولەکە بە کاتی دووبەیەوە کاژمێر 3 و 30 خولەک دەبی ئەمە لە خوارەوەی هۆتێلەکە بین ئۆتۆمبیل دێ بە شوێنماندا بۆ دەرچوون بۆ شوێنی کە کۆنگرەکەی کۆمپانیای شاومی لێیە کە تایبەتە بە ناسانی زنجیرەی ڕدمینۆ 12 و لەگەڵمان بن و سات بە ساتی کۆنگرەکە لەگەڵ ئێوە هاوبەشی پێ دەکەین و هیوادارم کاتێکی خۆش و ئاسوود لەم ڤیدیۆیە وەرگرن لەگەڵمان بن ئەدرانی شاومی لێرەنە ئێستا بەڕێ دەکەوین لە بۆ ئیڤێنتەکەی خۆش کاک سەردار و کاک پشتیوان ئێستا ئۆتۆمبیلەکان ئامادە لە پۆزیشکە بەڕێ دەکەوین بۆ ئیڤێنتەکەی شاومی لەگەڵمان بێنەوە ئێستاوا دەچینە ناو ئیڤێنتەکەی ئیڤێنتی تایبەت ڕاگەیاندنی زنجیرەی ڕدمینۆ 12 سلاوی خوای گەورەتان لەبێ ئێستا لە شار دوبەینە ئیمارات لە کنفرانسی یاسانی زنجیرەی ڕدمینۆ 12 بە خۆشحاڵی و ستافێک مەس لێرەیە بۆ ئەوەی ڕۆماڵی ئەم کۆنگرەیەتان بۆ بکات خولەک بە خولەکەوە لەگەڵمان بمێنەوە پاش کەمێکی تر کۆنگرە دەست پێ دەکات و سەرجەم زانیاریەکانی ئەم کۆنگرە بۆ خۆشەویست ڕۆماڵ دەکەین. سلاوی خوای گەورەتان لەبێ من مەنسوور باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە شاری دوبەی لە ئیمارات لەگەڵتانی بۆ
ئیڤنتی ناساندنی زنجیرەی ڕدمی نۆت 12 ئێستا ئێمە لە هۆڵی نمایشەکەین لەم هۆڵە جگە لە زنجیرەی ڕدمی نۆت 12 کۆمەڵک بەرهەمی تر لەلایەن کۆمپانیای شاومیەوە نمایش کراوە وەرم با بە خێرایی پێداچنەوەیکی پێدا بکەین و بتوانین فریای ئیڤنتەکە بکەوین لێرە داگەر ببینن ڕۆبۆت ڤاکیۆمەکانی کۆمپانیای شاومی هەیە کە ئەم ڕۆبۆت ڤاکیۆمانە نوێترین مۆدیلەکانی کۆمپانیاکەیە کە ئەم ساڵ بە فەرمی ڕای دەگەێنێت و هێشتا بە فەرمی نهاتوتە بازاڕەکانەوە کاویشیان ڕۆبۆت ڤاکیۆمی ئێکسدەیە و هەروەها ڕۆبۆت ڤاکیۆمی تریشمان هەیە لێرە و هاندهێڵدی ڤاکیۆممان هەیە و ئێرفرایەرمان هەیە و ئەوەی جێ سەرنجام تیڤەیە کە 85 ئینچە نوێترین تیڤ کۆمپانیای شاومیە و ئێستا بە فەرمی لە بازاڕەکانی عێراق بوونی هەیە و ئەوەشیان دەتوانین بڵێن فانکولەرەکە کە بەڕاستی ساردشە بڵند تا زۆرێکی نوێیە لێرەش وەرە لەگەڵم بە لێرەش کۆمەڵێک مۆبایلی کۆمپانیای شاومی نمایش کراوە کە ئەمەیان مۆبایلی ڕدمی نۆت 12 ئێسا و ڕدمی نۆت 12 و هەروەها ڕدمی نۆت 12 پڕۆی 5G و هەروەها ڕدمی نۆت 12 ئاسایی و نوێترین زۆری کاتژمێرەکەشی لێرە نمایش کراوە و هەروەها بیستۆکەکان و ئەمەیان نوێترین بیستۆکە کە دیزاینێکی زۆر زۆر جوانی هەیە کۆمپانیای شاومی و نوێترین کاتژمێریش لێرە بەردەستراوە و ئەمەش مۆبایلی ڕدمی نۆت 12 پڕۆی 5Gە و لێرەوەش سکۆتەرە نوێیەکانمان هەیە ئەگەر سیر بکەین وەرە لەگەڵم بە ئەمە نوێترین زۆری سکۆتەری کۆمپانیای شاومیە کە ئەم ساڵ بە فەرمی خراوەتە بازاڕەکانەوە کە دواتریش باسی نرخەکانیان دەکەین کە نوێترین زۆری سکۆتەرەوە بە کوالیتێکی بەرز دروست کراوە و دەتوانیت چەند کیلۆمەترێک پێی بڕۆی و زانیاری تەواو نییە بەس مۆدیلی پێشتر گەر هەڵە نەبوون 45 کیلۆمەتر بێگزار بارگایکردنەوە دەڕۆیش ئەمەیان توانەکەی برز کراوەتەوە گەر هەڵە نەبوون بۆ 6 کیلۆمەتر بە یەک جار بارگایکردنەوە کە دەتوانین تاکو 6 کیلۆمەتر پێی بڕۆیت لێرەش بە هەمان شێوە کۆمەڵێک مۆبایل لە زنجیرەی ڕدمی نۆت 12 نمایش کراوە و لەگەڵمان بن سات بە ساتی کۆنگرەکە بۆ ئێوەی خۆشەویست هاوبەش پێ دەکەین و دەگەڕێنە وڵاتان. So then iftar time, I will keep spend most of the time in front of the display. So we want a vivid display for watching movies, powerful performance. Now, putting all of these together in equation will give us one result. Redmi Note 12 series, all the Full HD Plus, all of what you need is just in your palm in our basic mode, the direct sunlight. That's why we get the massive leading sensor, 200 megapixels in the Pro Plus. And for the first time in Redmi Note series, we have OIS, or Optical Image Stabilization. Basically, if you are taking a video and but we give them both with 5,000 milliamps and the 120 watts hyper-recharge technology, which we are using it. And one thing I want to mention that in all of our Pro models, this and the upcoming ones, 12 Pro 5G. Still, we are utilizing Dolby Vision, Dolby Atmos in the Pro 5G, also with the 120 Hz refresh 12 Pro 4G edition. AMOLED display, dual speakers, Dolby 3 variances, or the Pro 5G also 3 variances. Starting from the 64 4GB of RAM all the way up to 128 8GB of RAM. Devices starting from today available soon. And I believe there is no better time than this to officially show you our Redmi Note 12 series. But not least, our final speaker for tonight is Miss Elaine Han, AIoT product manager of the Middle East region for Xiaomi.
She will give us an introduction of Xiaomi's latest Redmi Watch 3, a smartwatch that to let you live vivid and to wear your best self. That is an array of features as well as a powerful battery life. Our Redmi Watch 3 price will come at only 399 dirham in UAE, and the price will be different in other GCC countries accordingly. Ramadan is LDS navigation and S-Trust AI obstacle avoidance. An all-in-one station optimates the cleaning, deeply powerful base station to keep the robotic self clean. You may wonder the price. The price of them will come at 399 dirham and 1899 dirham respectively in UAE. It also has the same 4,000 Pascal of suction power and more than 2 hours cleaning time. With our S series, you can have a robot that keeps your house pristine with its powerful cleaning and intelligent technology. And the price of Xiaomi Robot Vacuum S10 Plus is 1799 dirham. And for Xiaomi Robot Vacuum S10 is 1099 dirham in UAE. The price will be different in other GCC countries accordingly. So ئەمەی بینیتان گەشتەکەمان بوو بۆ شاری دووبەی لە وڵاتی ئیمارات وە لەم ڤیددیۆدا کۆمەڵێک شتان بینی وە کۆمەڵێک شتی خۆش و هەم شتی ناخۆش کاک بڵند وەرە لامان طبعا لێرە کە ئامادە بووین بابەتێکی زۆر گرنگ کە بوو ئەویش نمایشکردنی زنجیرەی ڕێدمی نۆت 12 بوو کە لێرە نمایشکرا بە هەرچار جۆری و ئینشاڵڵا لە چەنەڵەکانمان باسی تەواوی تایبەتمەندی زانێرەکان دەکەین و پێشتریش لە ستۆری و لە سەلەم بە ڕیل و بەو بابەتانە ئاماژەمان پێدا و بەڵام بە درێژی چاوەڕێ بن لە چەنەڵەکانمان چاوی زانێرەکان دەخێن ڕوو و جگە لە مۆبایل کۆمپانیا شاومی کۆمەڵک بەرهەمی تری ڕاگەیان کە بە ئیکۆ پرۆدەکتس ناسراوە کە بەرهەمی خۆی دەبینێتەوە لە بەرهەمی نێوماڵ و کۆمەڵێک بەرهەمی ناوازە و کۆمەڵێک کاژمێری زیرەک بوون و دواتر ئەمانش بە درێژی باز دەکەین کە دەگاتە دەستمەوە ڕیڤیوانیش دەکەین و لە ڤیددیۆکەشدا کۆمەڵک تایبەتمەندی ئەم بەرهەمانەتان دیت لەگەڵ نرخەکانی و نابێ ئەوشمان بیر بچێت کە زۆر سپاسی کۆمپانیای شاومی دەکەین کە لێرە داواتی کردین بە تایبەت هەر هەمومان لێرە بووین و ڕووماڵی ئەو پرسە گرنگەمان کرد کە لێرە ڕوویدا و هیوادارین بەردەوامی هەبێ و زۆر سپاسیان دەکەین و لە بیرتان نەچیاوەران لێرە دەمێنینەوە لە دووبەی تەواوی ڕۆژەکانمان بە ڤڵۆگ و بە ڤیدیۆی تایبەت لەگەڵتان شێر دەکەین چاوتان لەسەر چەنەڵەکانمان بێ کورسان تیوب و تێک پلس سەبسکرایب بکەن چەنەڵەکانمان سەبسکرایب بکەن زۆر سپاس دەبوومتە خداحافظ بەڕێزان دووبەی مۆڵ زۆر زۆر گەورەیە ینی بە نەخشە نەبیت شوێنەکان نادۆزیەوە ئێستا ئێمە شاومی ستۆرمان دەوێت بڵند شاومی ستۆرمان لە بۆ بدۆزەوە لێرە لێرە و سێرچەت هەیە هەر بنووسین شاومی دێ ئۆکەی هەر شوێنەکە دویست مەسەلەن ناوی مۆڵەکەی ناوی کەسەکەی مەسەلەن وا دەگری لێرە دەینووسی و شوێنی خۆت پێ دەرێت لەو پۆینتەی لێی لەو پۆینتی و پێ دەڵێ لێرە بڕۆ بەو شێوەیە لەوێ پێت کۆیانی هەموو خێرتەکە دەیتە پێشسەڵ دەتانی شێوەی خەریتەکەش گۆڕی لێرە بیکە مەسەلەن ئەوە پێ دەڵێ لە فلۆر 1 ینی فێرست فلۆر ینی لە تاقی یەکەمە
باشا وطابقي دوام مثلا ويسروها وليرة تبدا مثلا اون متر الدوره وزايدا اگر روشنش احتياطي بروي 2 دقائق مثلا اون تسكدو اون تركدي باوش اوش باش قشت. كاين خير يعني ما باك زور قبريها مثلا هو باش كاين تيدا همو مولكيتي ده قاتي كان قاتي دوم قاتي مهرم كذا راس تيبته بابروين شاومي ستور بابا. ليتس جو ماشي زور لكوتاي ده شاومي ستور ما دوزيوا ورنا قال مامو شقرانا شي زور شاومي ستور ما دوزيوا ورن باتسين جورو بزاين سيدي هو شاومي ستور ما دوزيوا يستلتين جورو زاين سبر هم يقليرن ما يشكراوا بيقوم انا شاومي ستورا تازن ويكراوا تو شاومي ستورا كاك بلنت لا ایونت که جام جام پیدا زنجیره ردمی نوت 12 سیریس یکی که زنجیره هر جوانا کان هر همويلي هموی لی هم الرنگ كان ليرة بس بلام ام سکویریتی انا زور جوانو نوازن و علیسن و یکم زارشتی واده بینم كم زار مانيش یکم زاره دی بینم شتیش زور جوانا كم ولا شيء ديمو ردمی نوت 12 پرو 5G نوت 12 ای ایرا بوتا وايرلس براستي نوازه ردمي دسي وأوشهر ردمي 12 سنة ردمي باد لدا وهماشي ردمي باد وكمالك برهم تريج لو لان ما يشكلا و إيرا براستي نوازيه زور نوازيه وهماشي ردمي نو 12 سيريس لدا ما يشكلا اما شاومي سكوتر 4 برويا و شاومي سكوتر سي لايت لدا دبينن و زانتاي سفر و بايسكل استادا قرين بقشت ستورة كده بزاين هي واما يديبين اگر هلا نبم تي في 85 زكيه 86 بوبرن 86 كي ب 4999 درهم يا ام جماري دابش 6.68 كان دبيت دولار ولا ملاش وقت دبينن داتا شو معناها بروجيكتور كان معناها كومباني شاومي و مونيتور كاني جيمنج وهروها مونيتوري اسايش مان هي و تي في 75 مان هي ليرة و امانش تي في بقباره كان 6.50 و 50 و تسلوس او سيدو بوبرن و ليرش ديزايني چي زور جواني هي بتدي يعني يكم زارما ديزايني واجوان بينم لا وڵاتی چینی سەردانم کردووە دیزایانی وا جوانم نێتیتوە بەڵام لێرە بەڕاستی دیزاینەکەی زۆر جوانە زۆر جوانە ئەگەر لێرە سیر بکەین ئەو کاژمێرە زیرەکەکانی کۆمپانیای شاومیە لێرە دەبینن S1 پرۆی لێیە کاژمێری S1 پرۆ کەنوێترین کاژمێری زیرەی کۆمپانیای شاومیە لێرە دەبینین S1 مان هەیە S1 ئەکتیڤ مان هەیە ردمی سمارت باندی 2 مان هەیە مات 7 پرۆ مان هەیە و زۆربەی کاژمێرەکان لەگەڵ بیستۆکەکان لێرە نمایش کراوە زۆربەی بیستۆکەکانی لێیە و نوێترین زۆری بیستۆکەکەشی لێرە نمایش کراوە کە بەدەست 4 پرۆیە شاومی بەدەست 4 پرۆ ئەوە دیارە سکویرتەکەشی زۆر مەزبوط نییە من بەدەستێک مۆبایلەکەم گرتووە بوو بەدەستێکەوەکەم گرتووە بۆیە ئەوە نابێت ئەمە لێرەیە و ئەمەش باگەکانە کە باکپاک پێ دەڵێن و هەروەها کڵاوی تایبەت بە سکۆتەر ئەمەش کۆمپرێسەری هەوایە و وایرلس چارج و ئەمەش بەرگەویکەرەوەی مۆبایل و لێرەوەش بەڕاستی نایابە بەڕاستی جوانە هەوا پاکەرەوەکانمان هەیە گسکە کارەبایەکانمان هەیە ڕۆبۆت ڤاکیۆممان هەیە و بەڕاستیش ئەو شاومی ستۆرە زۆر سەرنجیمنی ڕاششاوە یعنی شتێکی ناوازەیە زۆر جوانە
لێرە لایتەکانمان هەیە ببورن بگلۆپەکانمان هەیە و نوێترین زۆری لایتیشمان هەیە لێرە کە ئەمەیان زۆر جوانە لەگەڵ مۆبایلیش پێوەست دەکرێت و لە دیوار دەدرێت شتێکی زۆر جوان و نازدارە ئەمەشیان هەری لایتەکەیە هاوشێوەی تیڤی بۆ کەس بۆ بۆیە سەیرم کرد سەیری پشتەکەم کرد بزانم چییە ئەمەش نوێترین جۆری کتری ئاوگەرمکردنەوەی کە شاومی ئلکتریک کاتلی تووە هەروەها لێرەش ئەسارەی شەربەتمان هەیە کە سمارت بلندەری پێ ئەمەش ئێرفرایەرە ئێرفرایەر 3.5 لیتر ئەوەش لایتری سەقفە و بە هەمان شێوە ئەوەش تایبەتە بە ئامێری تایبەت بە خواردنپێدانی سەگ و پشیلەیە و هەروەها ئەوەش ئامێری تایبەت بە ئاوپێدانی بۆ نمونەی پشیلە و سەگ و ئەوانە ئەوەش پرینتەری بچووک و بە هەمان شێوە وەرەقەکەی لێرە تیڤستیک دەبینین و لێرە شامی کۆنفرانس تاپکاس دەبینین و لێرەش کامێرەکانمان دەبین و لێز ئاودۆر کامێرەکان دەبینین من بە خێرایی بەرهەمەکانتان بۆ ئەوە دەکەم بۆ ڕڤیو دەکەم بتوان دوای خۆشتان سەیری بکەن لێرە پاوەربانک دەبینین و سلفی ستیک و بە هەمان شێوە وایرلسی چارجینگ ستاندمان هەیە ئێمای سمارت سپیکەرمان هەیە و ئێمای کۆمپاکت بلوتوث سپیکەر تومان هەیە لێرە و ئێمای پۆرتەبل بلوتوث سپیکەری 16 واتمان هەیە کە ئەمەژیان دژە ئاویشە پۆرتەبڵ و دژە ئاویشە دەتوانین لە نێو ئاودا بەکاری بێنیت لێرەدا شتێکی زۆر جوان دەبینین ئەگەر سەرنج بدەن بەشێک لە بارگاوی کەرەوە بیستۆک و هەروەها قایشی باندەکان و دەستبەندی کاژمێر و باندەکان لێرە دەبینین کە شتێکی زۆر جوانە لێرەش بە هەمان شێوە کۆمەڵێک بەرهەمی تر نمایش کراوە بینیم 120 واتیش لێ نمایش کراوە و لێرەش شتێکی زۆر جوان دەبینین کە کۆمەڵێک بەرهەمە فلاگشیپەکان و ئازمام ناوەندەکانی شاومی لەسەر ئەم ستاندا جێگیر کراوە لە ناوەندەکەشی شاری دوبەی بە شێوەی دەستکرد دانراوە شتێکی زۆر جوانە شاومی 13 پرۆیە کە نوێترین بەرهەمی کۆمپانیای شاومی ئێستا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستانیش بەردەستە و شاومی 13 و شاومی 13 لایت ئەمە بینیتان بەگشتی ناوستۆڕە نوێیەکەی کۆمپانیای شاومی بوو و لە ئیڤنتی شاومی 12 سیریەسیش ئاماژەیان پێدا کە ستۆرەکە تەواو نوێ کراوەتەوە و دەتوانن سەردانی بکەن و یەکێکە لە ستۆرە هەر جوانەکان کە تاکو ئێستا بینی بێتن